لە شاری هەولێر سنتری ئاڵا بۆ پەرەپێدانی ڕۆشنبیری لە ئێستادا کۆڕێکی بۆ یەکێک لە نووسەر و شاعیرەکان کە ئەویش شاعیر یوسف حەمەڕەشیدە ڕێکخست لە کۆڕەکەدا نوێترین بەرهەمی خۆی پێشکەش کرد، جگەلەوەش چەند بەرهەمێکی شیعری خۆی خوێندەوە. دواتر گفتوگۆ لە نێوان شاعیر و ئامادەبووان دەستی پێکرد. لە شاری هەولێر سنتری ئاڵا بۆ پەرەپێدانی ڕۆشنبیری و هونەری کۆڕێکی بۆ نووسەر و شاعیر یوسف حەمەڕەشید ڕێکخست. لە کۆڕەکەدا نووسەر نوێترین کتێبی چاپکراوی خۆی بڵاو کردەوە کە دووەم بەرهەمی نووسراوی شیعری تایبەتی خۆیەتی. کتێبەکە بە ناوی دیوانی ڕاموسانی پشکۆ کە چەندین لایەنی ڕۆمانسی و نیشتیمانی و خۆشەویستی لە خۆ گرتووە. هەر لە کۆڕەکەدا چەند میوزیک ژنێکی گەن چەندین بەرهەمی هونەریان پێشکەش کرد. بە بۆنەی چاپکردنی دووەمین کتێبی منە کە بە نێوی ڕاموسانی پشکۆیە کە ئەمە دووەمین کتێبی شعری منە. کتێبەکە تقریبان 140 تێکز لە خۆ دەگرێت، زیاتری شعری بروسکە شعر و پۆستەرە شعر و هەندێک شعری لیریک کە بەشێکی تقریبان زۆری کتێبەکە دەگرێتەوە. ئیدی بە هەموو ڕێبازە ئەدەبیەکان، ینی لە ڕووی ناوەڕۆکەوە شعری ڕۆمانتیکی تێدایە، شعری ڕیالەزم، هەندێک جار شعری چێش و سەرواوانەشی تێدایە.